ڕێکەوتی شەشی بەفرانباری ساڵی 1359 هەتاوی ساعات 11 شەو ژمارەیەکی زۆر لە بەکرێ گیراوان و وێزەکانی ڕەژیم هێرشیان کردە سەر ئاوایی یەمێنان سەر بە ناوچەی کامیاران و دەستیاندایە ئازار و ئەزیەتی زۆری خەڵکی ئاوایی و هەڕەشە لێکردنیان. بەو بوونەوە دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە پەلی کاکشوان و دەستەیەک لە پێشمەرگەکانی ڕێکخراوەی ڕەزمەندەگان بەرەنگاری ئەم هێرشە بوونەوە و پاش زیاتر لە چەند سەعات شەڕ و پێکدادان هێزەکانی ڕژیم بە ناچار ئاواییان چۆڵ کرد. لەم ئەمەلیاتەدا 6 کەس لە هێزەکانی ڕژیم کوژران و ژمارەیەکیش بریندار بوون و چەک و تەقەمەنیەکی بەرچاو کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی شەشی بەفرانباری ساڵی 1361 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ڕەسوڵ ئارەبوغڵۆ لە ئاوایی تیکانتەپە سەر بە ناوچەی فەیزوڵڵا بەجیبۆکان بەهۆی تیرێکی تەسادوفیەوە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ڕەسوڵ ئارەبوغڵۆ ساڵی 1342 هەتاوی لە ئاوایی ئارەبوغڵۆ سەر بە ناوچەی فەیزوڵڵا بەجیبۆکان لەدایک بوو. ساڵی 1360 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەوە. ڕێکەوتی حەوتی بەفرانباری ساڵی 1362 هەتاوی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی لە چەندین لاوە هێرشیان کردە سەر ئاواییەکانی بناری سوورچێوی بانە کە لەگەڵ بەرەنگاری قارەمانانەی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی سەردەشت و پەلی شەهیدانی قەرەقا لە گوردانی 26 سەقز بەرەو ڕووبوونەوە. لەم شەڕەدا کە ماوەی 16 ساعەتی خایاند پێشمەرگەکان چەندین جار پەلاماریان بردە سەر سەنگەری بەکرێگیراوان و لە کاتی پاشەکشەی هێزەکانی ڕژیمدا پایەگاکەی خەزانە گەورە لەلایەن پێشمەرگەکانی کۆمەڵەوە دەستی بەسەردا گیرا و بەم جۆرە هێرشی بەربڵاوی هێزی داگیرکەریان تێکشکاند. لە جەریانی ئەم شەڕەدا بەداخەوە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عەبدوڵڵا سەید مرادی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەبدوڵڵا سەید مرادی ناسراو بە ئەسەد ساڵی 1342 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە کرد. ڕێکەوتی حەوتی بەفرانباری ساڵی 1362 هەتاوی هاوڕێ وەنەوشە سابتی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە ناوچەی مەهاباد بەهۆی ڕووداوێکی دڵتەزیان گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ وەنەوشە سابتی ناسراو بە جەمیلە ساڵی 1342 هەتاوی لە ئاوایی سەرچنار سەر بە ناوچەی چۆمی مەجیدخانی بۆکان لەدایک بوو. بەهاری ساڵی 1362 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ڕێکەوتی هەشتی بەفرانباری ساڵی 1367 هەتاوی هاوڕێ ڕەشید کۆنەپۆشی
هەڵسوڕاوی تەشکیلاتی نەهێنی کۆمەڵە بەهۆی نەخۆشی لە ئاوایی کانی دینار سەر بە ناوچەی مەریوان بۆ هەمیشە دڵی لە لێدان کەوت. هاوڕێ ڕەشید کۆنەپۆشی ساڵی 1328 تاوی لە ئاوایی بایەوە لە بەشی خاو میراوای ناوچەی مەریوان لەدایک بوو. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ڕێکەوتی نۆی بە فرامباری ساڵی 1363 هەتاوی پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە لە گوردانی 24 مەهاباد لە ئاوایی کولیجە سەر بە ناوچەی مەهاباد بەرەنگاری هێرشی بەربڵاوی گروهی زەربەتی شاری بۆکان بوونەوە و ئەم هێرشیان تێکشکاند و زەبرێکی قورسیان لێوەشاندن. ڕێکەوتی دەی بە فرامباری ساڵی 1360 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی تێکۆشەرێکی تەشکیلاتی نەهێنی کۆمەڵەیان بەناوی هاوڕێ جەماڵ خوراسانزادە لە زیندانی شاری سنە تیرباران کرد. هاوڕێ جەماڵ خوراسانزادە ساڵی 1336 هەتاوی لە گەڕەکی ئاغا زەمانی شاری سنە لەدایک بوو. دوای شۆڕشی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و دەستی دایە کار و تێکۆشان. هاوڕێ جەماڵ ماوەیەک لە ناوچەی ماکۆ و ماوەیەکیش لە ناوچەی دیواندەرە وەک موعەلیمێکی دڵسۆز دەستی دایە وانەوتنەوە. مانجی گوڵانی ساڵی 1360 هەتاوی لە لایەن بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامیەوە دەستگیر کرا و بۆ ماوەی 6 مانگ کەوتە ژێر ئەشکەنجە و ئازاری جەلادانی کۆماری ئیسلامی. ڕێکەوتی دەی بە فرامباری ساڵی 1362 هەتاوی هاوڕێ عومەر عارفی ئەندامی تەشکیلاتی نەهێنی کۆمەڵە لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عومەر عارفی ساڵی 1343 هەتاوی لە ئاوایی باینجان سەر بە ناوچەی سەرشیوی سەقەز لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی لە ڕیزەکانی کۆمەڵەدا دەستی کرد بە خەبات و تێکۆشان. ڕێکەوتی دەی بە فرامباری ساڵی 1362 هەتاوی هاوڕێ سەعید نەعلی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە کە لە شەڕێکدا لە شاری مەهاباد بریندار ببوو پاش زیاتر لە 1 مانگ بەربەرەکانی لەگەڵ مەرگ بەهۆی سەختی برینەکەیەوە جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سەعید نەعلی ساڵی 1345 هەتاوی لە یەکێک لە ئاوایەکانی شاری میاندووا و لەدایک بوو. ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی دەی بە فرامباری ساڵی 1361 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ هوشەنگ مجاوری بەهۆی تەقینەوەی مینی چێندراوی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە ناوچەی مەریوان جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ هوشەنگ مجاوری
ساڵی 1335 هەتاوی لە شاری مەریوان لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە بەشی پزیشکی سازماندرا. ڕێکەوتی دەی بە فرامباری ساڵی 1363 هەتاوی پێشمەرگە دلێرەکانی کۆمەڵە لە گوردانی سەردەشت بۆ ئەنجامدانی عملیاتێک چوو بوونەوە ناوچەی ئالانی سەردەشت و هێرشیان کردە سەر پایەگایەکی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی لە ئاوایی مەیدان و زەبرێکی قورسیان لە هێزی دوژمن وەشاند و بە سڵامەت گەڕانەوە شوێنەکەیان. ڕێکەوتی 11 بە فرامباری ساڵی 1358 هەتاوی پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئیبراهیم سولەیمانی بەدەستی بەکرێگیراوێک لە ناوچەی بانە لە ئاوایی پیاوێن تێرۆر کرا و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئیبراهیم سولەیمانی. ڕێکەوتی 11 بە فرامباری ساڵی 1359 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە پەلی شەهید ئیبراهیم چوونە ناو شاری سەردەشت و سەعات 11:30 شەو لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕ و پێکدادان هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشاند و بە سڵامەت گەڕانەوە بنکە و مەقەڕەکانی خۆیان. ڕێکەوتی 11 بە فرامباری ساڵی 1360 هەتاوی سێ خوێندکاری شۆڕژگێڕ و هەڵسوڕاوی تەشکیلات نهێنی کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ کەماڵ موغەمی و هاوڕێ عەلی بلووری و هاوڕێ ئەتا موافەقی کە هەر ئەو ساڵە لە شاری مەهاباد دەستگیر کرابوون لە زیندانی شاری ورمێ بەدەست بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی تیرباران کران. هاوڕێ ئەتا موافەقی خەڵکی شاری مەهاباد و خوێندکاری دەبیرستان بوو. هاوڕێ کەماڵ موغەمی خەڵکی شاری مەهاباد و خوێندکاری دەبیرستان بوو. هاوڕێ عەلی بلووری خەڵکی شاری مەهاباد و خوێندکاری دەبیرستان بوو. ڕێکەوتی 11 بە فرامباری ساڵی 1363 هەتاوی هاوڕێ مەحموود ئیبراهیم زادا لە جەریانی شەڕ لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی لە سەر جادەی قەرەگوێز و خوڵاماڵی سێر بە ناوچەی بۆکان گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ مەحموود ئیبراهیم زادا ناسراو بە مەحموود شارەزووری ئەندامی کۆمەڵە و جێگری فەرماندەی دەستا ساڵی 1341 هەتاوی لە ئاوایی شارەزوور سێر بە ناوچەی مەهاباد لەدایک بوو. ساڵی 1359 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 11 بە فرامباری ساڵی 1363 هەتاوی پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە لە گوردانی کاکفوات لە ئاوایی ئەسراوە لە 8 کیلومتری ڕۆژهەڵاتی شاری مەریوان پەلاماریان بردە سەر گروهی زەربەتی سپای پاسدارانی مەریوان و لە شەڕێکی توند و دەستەویەخەدا زەبرێکی قورسیان لێوەشاند و چەندین کەس لە بەکرێ گیراوانی ڕژیم کوژران. لە جەریانی ئەم شەڕەدا بەداخەوە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ نیعمەت جۆڵایی ئەندامی کۆمەڵە و جێگری فەرماندەی دەستا
بریندار بوو کە پاش 2 ڕۆژ بربەرەکانیە لەگەڵ مەرگ جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ نیعمەت جۆڵایی ئەندامی کۆمەڵە و جێگری فەرماندەی دەستە لە ئاوایی میانە سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بەڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 11 بە فرانباری ساڵی 1365 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە تیپی 11 سنە سعات 7:30 ئێوارە لە 1 کیلومتری شاری سنە و لە سەر جادەی سنە کرماشان لەگەڵ دەستەیەک لە بەکرێگیراوانی ڕژیم دەرگیر بوون. لە جەریانی ئەم شەڕەدا چەند کەس لە بەکرێگیراوانی ڕژیم کوژران و چەندین کەسیان لێ بەدیل گیرە. سەرنجام پێشمەرگەکانی کۆمەڵە بە سڵامەت گەڕانەوە بنکە و شوێنەکانی خۆیان. ڕێکەوتی 12 بە فرانباری ساڵی 1359 هەتاوی پێشمەرگەیەکی شۆڕژێری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عەباس محەممەدپور ناسراو بە عەباسەڕەش لە شاری کامیاران بەهۆی دەرچوونی تیرێکی تەسادوفی گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ عەباس محەممەدپور ناسراو بە عەباسەڕەش لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1358 تاوی بوو کە بڕیاریدا و بەڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بوو. پاشان وەک مەسئولی سیاسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناوچەی کامیاران دەستی بەکار و تێکۆشانی عەلەنی خۆی کرد. ڕێکەوتی 12 بە فرانباری ساڵی 1363 هەتاوی پێشمەرگە قارەمانەکانی گوردانی ئارێز پەلاماریان بردە سەر پایەگای ئاوایی سپیبن لە ناوچەی ژاوەرۆی سنە و زەبرێکی کاریان لە بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی وەشان. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ میکائیل عەبدینیژاد جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ میکائیل عەبدینیژاد ساڵی 1342 تاوی لە ئاوایی ئەوێ هەنگسەر بە ناوچەی سنا لەدایک بوو. مانجی خەرمانانی ساڵی 1358 تاوی خەباتی سیاسی خۆی بە کۆمەڵەوە گرێدا. هاوڕێ میکائیل بەهۆی جەسارەت و لێهاتوویی و دڵسۆزی بەرامبەر بە هاوڕێیانی بەرپرسایەتی دەستەیەک لە هاوڕێیانی هێزی پێشمەرگەی پێسپێردرا و پاشان لە گوردانی شوان سازماندرا کە لەوێش بەو پەڕی جەسارەت و دڵسۆزیەوە ئەرکە تەشکیلاتیەکانی خۆی بەڕێوە دەبرد و لە دەیان ئەمەلیاتی شەڕەکانی گوردانی شوان دژی ڕژیمی ئێران بەشداری کرد. پاییزی ساڵی 1362 تاوی لە سنە لە گوردانی ئارێز بەرپرسایەتی معاونی سیاسی گوردانی پێسپێردرا. مانجی خەرمانانی ساڵی 1363 تاوی بوو بە بەرپرسی سیاسی گوردانی ئارێز. ئاخرین مەیدانی خەباتی هاوڕێ میکائیل گرتنی پایەگەی ڕژیم لە ئاوایی سپیبن سەر بە ناوچەی ژاوەرۆی سنە بوو.